گەر بە فەعلی بمانەوێ چەپکە گوڵەکەی مام جەلال دروستکەینەوە ئەبێ سیاسەتەکانیشمان وەکو سیاسەتی هەواڵ مام جەلال بێت. بۆ ئێمە هەمیشە باوەڕمان بە ئازادی هەبووە، هەرگیز لە فرە بۆچوونە نەترساوین، وەکە ئێوە شەمڕۆ کۆبوونەتەوە و بڕیارتان داوە لەم خۆناغەدا پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بن، پشتیوانی لیستی 105 بن. ئەوە جێی ئەو پەڕی ڕێز و تەقدیرە بۆ ئێمە، سوپاستانەکەین بۆ ئەو هەڵوێستە و هیوە دڵنیاتانەکەینەوە کە ئەم هەڵوێستەتان ئەو مووقفتان بە فێڕۆدا ناچێ. ئێمە وەکو پارتی نەتەوەی کوردستان و هەندێک حزبی سیاسی کوردستان گەشتنە ئەو باوەڕێی کە پێویستە هاوکەشە سیاسەکانی کوردستان بەهێز بێ و بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە وەسەرکەوتنی لەم هەڵبژاردنە کە هەڵبژاردنێکی چارەنووسسازە جاریکە دەبێتە هۆی سیاغەبوونەوەی سەر لە نوێی گەشەکردن و پرۆسی گەشەکردنی پرۆسی دیموکراسی واروها سەر لە نوێ فۆرمەلەبوونەوەی فەرمانڕەوایەتێکی ڕاستەقینەوەی کە خواستی خەڵکە و چاکتربوونی باری ئەمنی و باری ئابووری و باری سیاسی کوردستانە. و ئێمەش بە حکمەوەی کە پێشتریش دۆست و هاوپەیمانێکێتی نیشتیمانی کوردستان بووین پەرۆشین بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنی گەورە بەدەست بێنێ. لەلایەک وەکو باسمان کرد شارەتمان پێدا کە وەکو وەفایەک بۆ ڕۆحی جەنابی مام جەلال و کاریزمایەکی گەورە وەروەها بۆ بەهێزبوونی پێگەیەکێتی لەناو معادلاتی سیاسی و بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان ئایندەی مسۆگەر بێ هەممان بڕیارمانداوە کە دەنگ بە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بدەین بە ئومێدی ئەوەی کە سەرکەوتنی گەورە بەدەست بێنەوە. ئێمە داواشمان لە سەرجەم ئەندام و دۆست و لایەنگر و خەڵکانی کوردستانەیە کە بە گەرمگوڕیەوە لە 30 ئەیلول بە گەرمگوڕێ بستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن. ئێمە جگە لە پارتی نەتەوەی کوردستان 5 حیزبی تریشین واتە 6 حیزبی سیاسی کوردستان بڕیاری ئەو حاڵەتەماندا و ئینشاءڵڵا لە 30 ئەیلول هەمان خۆمان ئامادە کردووە پێشتریش کارمان لەسەر کردەوە و بەپێی بەگوێرەی ئەو ڕاپۆرتانی کە دەست خۆمان کەوتە لە ناوەندەکاندا لیژنەکان کاری باشیان کردووە و توانیوانە باشترین کاریگەریان هەبێت لەسەر ئەندامان و لایەنگران و دەستان و خەڵکانی خۆمان وەرا خەڵکێکی زۆری خەڵکی خۆڵەمێشی و ئەو خەڵکانی کە زیاتر بیرڕایان لەسەر بیرڕای نەتەوەییە بەڵێنیان پێداوین کە دەنگ بە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن.